لە مهرەبانی چار ڕێگارمان هەیە، چار طریقە هەیە لە بۆ دابەزاندنی چێش. لەو چارەی دوانی عملیاتە، دوانی بەبێ عملیاتە، دوانی عملیاتە، دوانی بێ عملیاتە. ئەوەی بێ عملیاتە باڵۆنە، باڵۆنیش دوو جۆری هەیە، باڵۆنی زیرەک هەیە، باڵۆنی ئاسایی هەیە. دەمەوێت ئەوەی بە خۆشەویستانم برێم لێرکوانەوە. باڵۆن طریقەکی عالەمیە لە بۆ یارمەتیدانی دابەزاندنی چێش، طریقەکی عالەمیە لە بۆ دابەزاندنی چێش، بەڵام بە باڵۆنی کەس وەزنی دانابەزین. باڵۆن یارمەتی دەدا وەزنی دابەزێنیتن. ئیشی باڵۆنی تەنها ئەو هاالەیە ئەو فەراغی ناو مەعیدەی داگیر دەکا، فەراغی ناو مەعیدەی داگیر دەکا. ئەو جاهیتمان کەپسولەکە حەبەکە قوتی دەداتن و گرانە. ئەوە باڵۆن بەعام دوو زەرەری هەیە، یەکەچیان گرانە بە پارە، دووەمینیشان 5 ڕۆژە تا هەفتە چی دەبی سەبر و تەحملی لەگەر بگری، دەبی دەرمانی وەربگری، دەبی مغەزی وەربگری، دەبی دەرمانی ژانێ وەربگری، چونکە ئازاری هەیە، چونکە مەعیدە شتێکی غەریب چوتە ناوی، دەوێت هەزمی بکات، دەبێت بیتاوێنێتەوە، ئیشی لەسەر بکە و پێشی ناکرێتن. یەکەچیان کەپسولە کە کەپسولی زیرەشێ، باڵۆنی ئاسایش وەکو تۆپەچیە. فەرقەکەیان چییە؟ فەرقەکەیان ئەوەیە کە باڵۆنی زیرەک بە بێ بەنجدادەنێت، باڵۆنی ئاسایی بەنجێکی خەفیف وەردەگری لە ڕێگەی نازووری دەویەوە دادەنرێتن. باڵۆنی زیرەک لە دەوی دەخورێ لە ڕێگەی پیسایی فرێ دەدرێتن. باڵۆنی ئاسایی لە دەوی دادەنرێ، دوای هەر لە دەویش دێتەوە دەرێ. باڵۆنی زیرەک 2 مانگ زمانی لەگەرە، 4 مانگ 5 مانگ دەمینێتەوە. باڵۆنی ئاسایی پاش 6 مانگی دەبی دەری بینی، دەبی ئەوەی باڵۆنی ئاسایی دانایە 6 مانگڕەت بۆ دەبی دەری بینی، چونکە ئەگەر دەری نینی ئەو تۆپە بتەقیتن لە ناو جگت، ئەو باڵۆنە سەرەکی هەیە، تۆپەکە سەرکی هەیە، دەچێتە ناو ڕیخەلۆکی تووشی جیرانی ڕیخەلۆکت دەکات، دوای پیسایت پێ ناکرێت، ئەو وەکاتی دەبی بە عملیاتی دەری بینی. لۆیەکە خۆ تووشە عملیاتی مەکە بۆ 6 مانگ دەری بینە، چونکە تا 6 مانگیش ناتەقیتە، لەوانەیە 7 مانگ 8 مانگ بمینێتەوە، بەڵام دەری بینە، یعنی مجازەفەی حیاتی خۆت مەکە، بۆ 6 مانگ دەری بینە. ئیشکردنەکانی باڵۆنی زیرەک کمتر بۆنی دەودێتن، بەڵام لە باڵۆنی ئاسایی پاش 4 مانگ 5 مانگ لە 6 مانگیەوە نەخۆشەکە هەست دەکات بۆنی دەوی دێتن، چونکە تەنەکی غەریب لە ناو مەعیدەی هەیە. لۆیەکە جاری وای پێویستە سەردانی دکتۆری بکاتەوە لە بۆ لابردنی ئەو بۆنەی. خۆشەویستان، ئەوانە وەسیلەکن، طریقەکن لە بۆ دابەزاندنی چێش، لە بۆ چێ دادەنرێتن باڵۆن، بە تایبەتی لە بۆ ئەوانە دادەنرێت کە لە کولینە، کە مەرحەلەی زەواجیان لە پێشە، کە دانەوەی هاوسەرگیری بکەن و BMI-یەکەشیان ناگاتە چلی، BMI-یەکیان 35 34، یعنی قەڵەوی دەرەجاتی هەیە، دەرەجاتە قەڵاوەکان بەو شێوەیە. ئینسانی ئەتیادی BMI-یەکە یعنی چ؟ BMI یعنی وەزنی لەسەر باڵای بە مەتر دووجا، وەزن لەسەر باڵا بە مەتر دووجا. مەسەل یەک لۆ نمونە یەکێک وەزنی 100 کیلۆیە، باڵای مەترە کونیوە، یعنی 150 سانتیمە، دەرەی کوڕ حسێب دەکرێت، دەرەی 100 دابەش 1.5 جاران 1.5 یەکسانە، 100 دابەش 2.25 یەکسانە 44.4، کەواتە ئەوە قەڵەو دەرەجە 3 مادەم بۆ 44. ئینسانی ئەتیادی 18 لە بۆ 25، ئینسانی ئەتیادی 18 لە بۆ 20. لە 18 کەمتر ئەوە دەبیتە زەعیف، لۆ چووکە تاقەی نەخواردیە و هێزی نەبووە، و ئێستا کە وەختی خۆی دەمانگۆ تەمەشا ئەوانەی سۆماڵ بکەن، تەمەشا ئەوانەی سوودان بکەن، چووکە لەوێن دەر کاچێکسی هەبوو، لەوێن دەر زەعیفە بوو. ئێستا کە ڕۆژانە دەیبینین لە غەزەی زەعیفی دەبینی کە ئەوانە پێویستیان بە یارمەتی ئینسانەکانە خواردنیان لە بۆ بباتن، کەوا پێویستە هەمومان لە جێ خۆمانەوە متەئەسیر بین. کەمترین دەرەجەی ئیماند ئەوەیە لە دڵ پێت ناخۆش بیتن و بە قسەی لێ بکەیت و بە کردار هەوڵ بدەیت، و ئەگەر بشتانی بەدەست ئەو لە هەمووی باشترە بتانی ئەو عەسارەیە لەسەر لا ببەیت. لۆیەکە هەرگیز نەبیتن بە جیهادی جەستەشمان پێ نەکرێت، با جیهادی ماڵمان هەبی لەگەر غەزەی، با لە ڕێگەی ئەو کەسانی کە دەستی ئەمینن بتانین پارەکانمان بگێنین و بگاتێ و دەبینین ڕۆژانە لە ڕێگەی ڕابطەی مرۆیی، لە ڕێگەی حاجی کاروانی، لە ڕێگەی بەخشینی، کەوا مساعداتی ئینسانی ئەو پارانی کوردەکان دەگات ئەهلی غەزەی. ئەوە خێرەی گەورەیە و بەشداریکردنە لۆ جیهادی کە ئەوە جیهادی ماڵی پێدەرێت. دێنە سەر ئینسانی ئەتیادی 18 لە بۆ 25، لە 25 لە بۆ 30 پێی دەرێن خرپن، یعنی گۆشتن، ئەوە قەڵەو نییە، ئەوە نەخۆشی نییە، ئەوە پێویستی بە باڵۆنیش نییە.
لە سی فەما فەوق پێویستی بە باڵۆنیە سی لە بۆ 35 قەڵەو دەرەجەیەەکە 35 لە بۆ 40 قەڵەو دەرەجە دووە لە چلی زیاتر قەڵەو دەرەجە سەیە پێی دێنن مۆربید ئۆبێسیتی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی